زۆر بەداخەوە حکوومەتی کاربڕێکەر لەگەڵ وەزارەتی دارایی و ئابووری حواڵی دراوی عراقی کە ئێمەی مامۆستانی گرێبەست سەر بە چ وەزارەتێکی، ینی من ئەو پرسیاران لەوان دەکەم تکایە بۆمان ڕوونی بکەنەوە وەک بیا و پێمان بڵێن خۆتان جێبەجێ بکەن کە قسەی خۆتان جێبەجێ بکەن کە نووسراوی ڕسمیەیە و نووسراوی ئەنجومەنی وەزیرانە سەرۆکی دیوانە کە دەڵێ موچەی مامۆستایانی گرێبەست دەبی لەگە میلاک دابش بکرێواتە وەزارەتی پەروەردە. کاکە وەک پیاو بن پیاو لەگەڵ قسەی خۆتان ڕازگۆ بن. ئێمە هیچمان ناوێت تەنها لەگەڵ ئەو نووسراوی خۆتان ڕازگۆ بن. یعنی ئەوە چەندین جارە ئێمە کۆنگری ڕۆژنامەوانی ناڕزایەتی دەردەبڕین، ئێوە هەر شتەکان دووبارە دەکەنەوە. یعنی من نازانم بەڕاستی 37,000 خێزان عایلە چاوەڕوانی ئەو 500,000 ئەو 400,000 ئەوە خوای گەورە پێغەمبەرمان صلی الله عليه وسلم ئەوە قبول ناکە. زوڵم لە مامۆستایان دەکەن کە دەلێ موچە نایە وەڵاوە خەتای عێراقا بەڕێز تەیف سامی ئیمزای نەکردووە. ئەی کاکە گیان خۆی ئێمە لەسەر داهاتی ناوخۆیە چ پەیوەندی بە عێراقەیە؟ خۆش عایدی تەیف سامی نییە بڵێ تەیف سامی ئیمزای نەکردووە. لەسەر داهاتی ناوخۆیە تەنها 37,000 ناتوانن دابەشی بکەن. ئەوە حکوومەتی کوردیە کاکە گیان، ئەوە حکوومەتی کوردیە کە ئێمە باوکو باپیری ئێمە و پێشمەرگەکان هەموو شۆڕشیان بۆ کردو ڕاپەڕینیان بۆ کرد. بەڵام ئێستا کاچی ئێستا شەیدەکان ساق بکەوە پەشیمانن لەوەی کە خوێنی خۆیان بەخت کردو بۆ ئەو نیشتیمانە. هاوڵاتی خۆتان ڕەزیل دەکەن، ڕیسوا دەکەن.